کوڕە بە زاتێکە زاتی خوایە ئەگەر وا بڕوە کەس نابێ بە خاوەنی ماڵ و حاڵی خۆی. زۆر سەیرە دەوڵەت باج و خەراج لەو خەڵکە وەرئەگرێت کەچی پاسەوان دانانێت تا سەر و ماڵی ئەو خەڵکە بپارێزن. قسەی خۆمان بێت ئەم دزیەی کاڵن لە ناو شارا بڵاو بۆتەوە کەستی گەورە پیاوانی تایە. وا مەڵێ کابرا تووشی بەس مێگەدین. باڵێ گەورە ئەم دزیە بە تەواوی بڵاوەتەوە بە ناو شارا وەزاکەی ناخۆش کردو ئەبێ چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. گەورە تۆ چۆن نەفەرمیەمەوەکەی زۆر چاکە ئەم شۆ گەڕانێک بە ناو شاراکەی. بەڵێ بەسەرچاو هەر ئێستا شۆ بەلوێکانیشە ئامادەکە و خۆشە ئامادە بەسەرچاو هەر ئێستا گەورە. کوڕینە ئەبێم شەو دەست بەکار بێت چونکە دەستکەوتەکەی دوێنێ شەو هیچ نەبوو. ئەلەم دام شەپچین بۆ بازاری گەورە. نەوەڵا ئیم شۆچین بۆ گەڕێکی بازرگانەکان. زۆر چاک. ئەیاس باڵێ گەورە ئەو ئاگرە بینی؟ باڵێ باڵێ لەوە چێ خەڵکیشی بەدیارەوە بێ. گەورە بچین بۆ لایەن؟ نایاس ئەمەیان خۆمەچم. نانا گەورم بەجێو نایڵم بە تەنیا چیم لەگەڵتا. ئەیاس تۆ بچۆرەوە بۆ دیوان وان پێ باشە من بچم. گەورم هەر دوور بە دوورە بم نایەمە پێشەوە. نەنا تۆ خوا حەفیزە بێ بڕۆرەوە بۆ دیوان. کەیفی جەنابتانە قوربان خوا لەگەڵ. سڵاوی خواتان سڵاوی خوا لە تۆش. ها کابرا چکارەی بەم شەوە چێکی لەم خەراکشە؟ ڕاستیتانەوێ یا دروتان لەگەڵا بکەم؟ درۆ باش نییە چونکە شتی خراپی لێ بێتەوە. ڕاست و دروست من دزم. دز؟ بەخوا سەیرە توو شەرەف کوڕینە کەس ساندیوە بەدەمی خۆی بڵێ من دزم. ئەی ئێوە نەتان و درۆ باش نییە؟ ئێمەش دزین لای ئێمە چیتان دەزەکرێت؟ زۆر چاکە ئەچینە ناوشار بۆ دزی چیمان دەستکە وەک بدا بەشیەکەین. باشە چۆن بڕوا پێ بکەین بۆچی؟ کە تۆ دزیت چونکە ئێماریەکەمان بەهرەیەکمان هەیە. بەرەی چۆن چۆنی؟ بۆ نمونە من لە شەوی زۆر تاریکە هەر کەسێت بینم بۆ بەیانی ئیناسمەوە. هەروەها منیش لە دەنگی هەموو گیاندارێک تێیەگەم
منیش نمەکی هەرزماڵە بکەم هیچ شوێک دەستی بۆ نابم منیش بمەوێ سمێڵی ڕاستم باە 100 کەسێ بۆ لە سێدارایە ئەگەر سمێڵی چەپیشم بایم 100 کەسێ لە مەرگ بۆ ڕزگارەکە زۆر چاکە بەڕاستی پێویستیمان بە تۆوە بێت ئیم شەو نیازی گەڕەکی بازرگانەکانمانەیە لەوێ دەستێ بۆ شوێنین من شوێنێکی زۆر باش پێزانم دەستکەوتی باشیشمان ئەبێ و کەسیش پێمان نازانێت ئەو شوێنە کوێیە ماڵی سوڵتان دانیشان نەگبەت شوێن نەما ماڵی سوڵتان نەبێ بۆ منیشمان ناقی بە پەتا بەتەسن من لە شوێنێکەوە ئەتابم کەس پێمان نەزانێت جا وەختە بزانن مەمنونی من ئەمەنیان جا تۆ تەشیدی ئێمە دەستگیر ناکرین زۆر چاکە مادام وایە کوڕینە با بڕۆین ئەو سەگاڵێکی ئەوانەیەکێ لەو 4 کەسە سوڵتان مەحمووە هەیکەوانیە من نانیە بیخۆم سوڵتانی چی با بڕێ لەموو دەستکەوتی چاکمانە بێ دڵ خۆش ئەڵێم بە هەموو شتەکە کۆکەینەوە ئەوجا بێکجاریان بین ئەیان گەشتەکە کۆکەینەوە نمەکی ماوە کردووە کە هیچ ناباتە دەرەوە کەرەکەی مردوو برێ ئەو تو باسی چیەکەی وەرەوەرەوە قسە قۆرانە چییە یاڵڵا هەر کەس شنبەیەتە دەرێ پیاوانی سڵتانی لێ بە ئاگایە نم بەخوا کابرایشی شێتە کێرم شێتم نابیست بەرنە دەرەوە کوڕینە با بڕۆین ئەی خوا بگرێت نەژێت ئەم شەو شتێکمان دەستگیر ێ بڵێم شیکاکەشیان بەدەست خۆم نییە بە هەر حاڵ ئێوە لێرامێننەوە بەڵێ ئەو خانم شوکەی ئێمەیە زۆر چاکە من ئەبێ بڕۆ ئەی ناکرێت لە ئێمە بمێنیتەوە سوێن شۆ سەردانتانەکەم دەست بەکارەبی باشە بەمەرجێ دەست نەبا بۆی شتێ بۆ دەمی بەرێ سەر چاو من خوا حافیز خوا لەگەڵ